وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لە دیوانی سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوە بۆ دانانی بەرنامەی کاری کۆبوونەوەکان لەگەڵ لێپرسراوانی باڵای عێراق. وەفدەکە جگە لە نوێنەری کۆمەڵ و گۆڕان هەریەک لە دکتۆر ڕۆژنووری شاوێز نوێنەری پارتی و سعدی ئەحمەد پیرە نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان و دکتۆر فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم و محەممەد ئەحمەد نوێنەری یەکگرتو و ڤیان دەخیل نوێنەری ئێزیەکان و ڕۆمیۆ هەکاری نوێنەری مەسیحیەکان و ماجد بازرگان نوێنەری تورکمانەکان پێکاتووە. یەک دوو ڕۆژی تر کە دەستمان بە گفتوگۆ کرد ئەو کاتە معلوم دەبی ئێستا خراپە ئێمە بڵێن هەموو شتێک تەواو دەبی یان هەموو شتێک ناکرێت ئەمە ڕێیمان وانە. ئەوان لە کۆبوونەوە دانیشەڵڵا ئەوانش قەراری ئەوە دەنبێن ئەگەر قەراری نەشێن بڵڕیان باشە تا ئێستا. کاک سعدی برار وەرەقەیەکی یاسایی ئامادە بکرێت لەسەر ئەو خاڵە دەستوریان هەموو شتێک کراوە چەند خاڵی دەستور پێشەوە کراوە تا ئێستا. ئەوە نازانم بەژمان. لەم کۆبوونەوەی وەفدی باڵای ریفراندۆم جگە لە پرسی سەربەخۆیی چەندین بەرگە و مادەی یاساییش ئامادە کراوە بۆ دانوستانکردن لەگەڵ بەغدا کە ئیستحقاقی هەرێمی کوردستانە. هەر ئەمڕۆژ وەفدەکە لەگەڵ هەریەک لە مەسعود بارزانی و کۆسڕەت ڕەسوول کۆ دەبنەوە سەبارەت بە بەرنامەی کاری وەفدەکە و کاتی سەردانەکەیان بۆ بەغدا. خۆمەمان تاوا کردەوە کوردستانێکی باڵا ئەچینەوە لای سەرۆکایەتی هەرێم لای جەنابی سەرۆک مەسعود بارزانی و کا کۆسرەت باس ئەکەین هەنگاوەکانی ترمان چۆن بێەوە کەی مەواعیددانێن و بزەبت کەی بچینە بەخ. ئێمە هێلی سوورمان لەسەر کەس نییە. ئەوەی حەزەکە ئێمە بینێ ئێمە ئیشمان حقەت ئەوە نییە زیاتر خەڵکی بینین ئیشمان ئەوەیە ڕاو بۆ چوونی گەری کوردستان دەربارەی ڕفراندومەوە دەربارەی پەیوەندی کوردستان و عێراق بگەینین بە هەموو لایەک. ئەمە کۆبوونەوەمان هەیە لەگە جەنابی سەرۆک پاش هەندە چیتکە پاس ساعاتە چیتکە لەوێن دەرێ هەموو قەرارە بریاری ئەخیر لەوێن دەرێ چاوەڕێی گۆڕانەکەن چاوەڕێی گۆڕانەکەن کەمڕۆ خۆیان لایکەنەوە بەتەکیدی یعنی زۆر گرنگە لە بۆمەکە گۆڕان قەراری ئەخیری بداتن و لەگەرمە لەو پرۆسەیە بەتەکیدی بەڵێ بەڵێ بڕیار وایە وەفدی باڵای ریفراندۆم جگە لە لێپرسراوانی باڵای عێراق لەگەڵ سەرجەم هێزوو لایەنە عێراقەکانیش کۆ ببنەوە لە کۆبوونەوەکانیاندا بەڕاشکاوی بە لێپرسراوانی باڵای عێراق دەڵێن هەرێمی کوردستان بڕیاری ریفراندۆم و سربەخۆیی داوە. سەرباز محەممەد گەلی کوردستان هەولێر.